ساڵانە لە کۆلێژی هاوبەشی نمونەیی هەڵەبجەی شەهید سەدان پرۆژەی زانستی و جیاواز لەلایەن خوێندکارەکانیەوە لە پێشەنگایەکدا دەخرێتە ڕوو. پرۆژەکان لە سەرجەم بوارە زانستیەکاندا دروست کراون کە هۆکارێکی سەرەکین بۆ پێشکەوتن و بەرەو پێشبردننی ئاستی زانستی کۆلێژەکە و خوێندکارەکانی. کەسێکە بە سپۆنسەری بکە، حکوومەت سپۆنسەری بکە ئەم پرۆژە مشروعانە گەورە بکرێن، یعنی لەوە قەیرانێکی کەمی کارەبامان نەمێنە بەلانی کەمەوە، ئەمە وەکو ستێپێک هەنگاوێک. اینجا هەر پرۆژێ و شوێنێکی خۆی داگیرە کاسێتەوە لە هەموو پرۆژەکانە بیرکاری بێ، فیزیا بێ، کیمیا بێ، هەرێکە و ئیشێکی تایبەت جێبەجێیەکە بەڕاستی. لێرە من باسی ئەم جۆرە گوڵم کردووە، تۆ گوڵک بێنە بیکە بە دوو کەرتەوە، کەرتێکی بە ڕەنگێک، کەرتێکی بە ڕەنگێکی تر، هەر قەدی هەمان گوڵ بیکە بە دوو کەرتەوە، کەرتێکی بۆ ڕەنگێک، کەرتێکی بۆ ڕەنگێکی تر، بەپێی ئەو کەرتێکە تۆ بەپێی ئەو ڕەنگێکە تۆ ئەو کەرتە و تێکردووە گوڵەکە ئەو بەشی ئەو گوڵە ئەو ڕەنگە وەرەگرێ. بۆ نمونە لێرە کردوماتە ئاوێکی پەمەییەوە، ڕەنگێکی پەمەیی، لێرە ڕەنگێکی زەرد، گوڵەکە لایەکی بۆ بە پەمەیی، لایەکی بۆ بە زەرد. ئەمە بۆ سێمین ساڵە ئەم پێشنگایە دەکرێتەوە و نزیکەی 200 خوێندکار بە پرۆژەی زانستی بەشداریان کردووە. بەڵام داواکاری خوێندکارەکان ئەوەیە هاوکاری بکرێن لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی پەرە بە پرۆژەکانیان بدەن و بتوانن لە خزمەتی شارەکانیان جێبەجێ بکەن. ڕۆنی خۆنمانەمان هەیە لەگەڵ سۆدیۆم هایدرۆکسایدا لەگەڵ ئاوە. سۆدیۆم هایدرۆکساید و ئاوەکە تێکەڵەکەین 80 پلەی سیلیزی گەرمە بێت، گەرمیەکەی زۆرە بێت و ڕۆنە خۆمانەکە ئەتوێنینەوە 100 گرام لە ڕۆنە خۆمانەکە و 13 گرام سۆدیۆم هایدرۆکساید و 33 ملیم لە ئاو بۆ دروستکردنی یەک سەلکە. دواتر کەم دوانە سۆدیۆمەکە و ئاوەکەمان تێکەڵکرد لەگەڵ ڕۆنەکە بە تواوەی تێکەڵەکەین بەسەرێکا بە گەرمن، گەرمێکی زۆریان هەیە، وەکو ئەو کاتە چ ڕەنگێکی پێ جوانە کام بۆنە و پێخۆشە تێکەڵێکی ئەیکێتە ناوی ئەوانەی بەدڵی خۆ بە دوایی تێکێشێوێنی تاوەکو خەسە بێت کە خەس بووەوە ئەیکێتەوە قاڵب وەکو محەلەبی لێت خەسە بێتەوە، ئەگەنەوە قاڵب و ئەبێتە سابوونی ڕەقی وەکو سابوونەکەی سابوونکەران ڕێک بۆنی سابوونی ڕەقیشی لێت هەمان شتە. ئەم پرۆژەیە ئێمە بۆ ئەو کەسانە کراوە کە دەستیان ئەلەرزێت یان بە ساڵات چوون. کاتێککە تۆ ئەم پارچێ بۆ ئێسامە دەرگایەکی ئاساییە، ئەوە کاتێککە دەستی ئەلەرزێ ئەها بۆ ناتوانین بە ئاسانی کلیلەکە پێوە بکەیت. بەڵام لێرەیە ئەگەر ببینیت بە یارمەتی ئەم پارچەی ئێمە و ئەم موگناتیزەی کە ئێمە لێرەیە دامانناوە ئەوە بە ئاسانی بیتە خوارەوە بۆ بە یارمەتی ئەم پارچەیەوە هەرواتە جێگەی خۆی و ئامش ڕەنگێکمان لێیەوە کە فسفۆرە لە شەوادا ئەگرستێت کاتێکە گڵۆب بژایەوە. ئەگەرچی هەموو پرۆژەکان زانستین و دەکرێت گەورە بکرێن و سوودی لێوەربگیرێت، بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانیوە بۆ بەرەو پێشبردننی کوردستان بیرۆکە و پرۆژەی خوێندکاران و گەنجان پەرە پێبدات. بە وتەی مامۆستایان و خوێندکارانیش نەبوونی ئابوووریەکی باش و قەیرانی دارایی و پەراوێزخستنی تواناکانی خوێندکاران و گەنجان وای کردووە سەدان پرۆژەی گرنگ و زانستی لە چوارچێوەیەکی کەمدا بپووکێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.